دەشتی چۆڵوهۆڵ تا سەعا کوژیا و کوا ساڵح بەگوو کوا ئەحەحە و پیا و شەلەی شاڵەتا و زەویەکەی پیرە هەمووی چۆڵ و هۆڵ مات و زویرە چەمەکەی شلێر چۆڵ و وێرانە بایە قشتایە ئەکا هێلانە لە قوتەی خوژیلک هەتا گۆخڵان بۆتە هێلانەی پاسداری ئێران لە قەندیل تورک زبانی کێشاوە سەدەی کوردستان قەسف کراوە 50 شلێر 22 ساڵە کارەبای نییە ئەمە کەی حاڵە تۆشە ڕائەکەی بۆ ناو پارلمان هەوڵی ئەوتەیە پڕیکەی گیرفان تۆ 9 ملیۆن و کوێرە 100,000 چۆن قبوڵیەکە خوای پەروەردگار 9 ملیۆن معاش کەیەوە وجدانە خوێنی ئەنفال و کیمیابارانە 1000 پیاوی پیر لەو گەرمیانە ئیسەش بێماڵن زۆر چاک بزانە دایکی ڕەشپۆشی کفری و خانەقین لە هەشتاکان و ئیسەش هەر ئەگرین چاوەڕێ ئەکەن بۆ ڕۆڵەی جوان کە بگەڕێتەوە لە بۆ کوردستان ئەتۆش کاندیدی لەو پارلمانە چاوێ بخشێنە بە کوردستانە هەڵمان بژاردی بۆ ناو پارلمان تۆ زۆر زیرەکبی ئێمە خەڵەتان ئەی برای دەستپاک کاکەی ئیماندار وەرە پێم بڵێ کوا مافی هەژار زەحمەتی زۆری کێشاوە نانی هەزاران پێشمەرگەی داوە 9 ملیۆن معاش زۆرە برادەر جوابەکەی سەختە بۆ ڕۆژی مەحشەر 9 ملیۆن هەشتیان ماڵی هەژارە چۆنی قودەی ئەم هەموو پارە ڕۆژێ ئەبێ خوابی بە سێزوانن مەلەکەل مەود بێ بە میوانت بە زەبری قەمچی ڕۆحل دەربێنێ حەقی هەژاران لە تۆ بسێنێ سەدامت بینی زەبوون و زەلیل مناڵە وردە چۆن گرتیان بەدیل لە دوای مدەیە ئەشکەنجە و ئازار بە چاوی خۆدی کە ئایان لە دار خوا باکی نییە لە منوتە و سەدام ئیتر بەسیەتی خواردنی حرام نەوە عاجز بێ خواوەنی معبود تۆ ئازیزتنی خۆ لە قەومی لوت خدا هاتە جواب لەسەر هەژاران نقممانەکە بە تاوێ باران ئەتۆ نابینی لەم کوردستانە جەڵدار ئەڵەی گەڵا ڕێزانە خدا بیەوێ تۆڵە لێسێنێ بە جەڵدەی دەماغ سەردە تەقێنێ ئەتۆ چوزانی سۆزی ئەمعانە نیر لە گۆڕی قوڵی تاقانە مەر مناڵەکان بکەن بۆ ڕەبۆڕ دینارێ لە نایە بۆ سەر گۆڕ حیمایەی ئەوێ ئازابی خوایە تۆ بەکار تا وای لەم دنیاە پاڕانەوە لەوێ بێسوودە ئەوە فەرمودەی خدای معبودە